هەموو کەناڵانەی کە لەسەر سۆسیال میدیا خەریکی گواستنەوەی ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسیان تایبەت بە ڕاگەیاندنی فیلمیژان بەخێر بن. ئەمە پێشەوەی کە دەست پێ بکەین لەسەر فیلمەکە سوپاسی ئامادەبوونتان بکەم و بیری بێنمەوە کە ڕۆڵی ئێوە چەندە گرنگە لە فۆکۆس و تەرکیز خستنە سەر کاری چالاکی و چالاکی کولتوریەکان و هونەریەکان. خۆتان دەزانن دۆخی کوردستان بە هەموو پارچەکانیانەوە بە تایبەت بە باشوورە بە دۆخێکی زۆر هەستیار و پڕ لە کەشمەکەشا تێپەڕێت و فۆکۆس خستنە سەر کارە کولتور و چالاکی هونەریەکان ئەرکی هەرە لە پێشینەوە هەرە گەورەیە کێوە توانن بە باشی بیگەڕنە ڕۆڵە و ئەو تروسکایە هیوا و مێدانی کە ماوە بۆ بەرەو پێشبردننی کولتور لەم وڵاتەیە بێگومان ئەرکی گەورە تەشانیەوە. بەخێر بێن زۆر باشەکەن کە بەردەوام لەسەر ئەمە بەردەوام بن کە تەرکیز بخەنە سەر کارە کولتوری و چالاکە هونەریەکان بەگشتی وان ڕۆژ بۆ ڕاگەاندنی فیلمی ژان کە یەکێک لەو فیلمانەیە کە بڕیارە لە دوو ڕۆژی داهاتووە نەمایشی لە سینەما سالم دەست پێ بکات و ئەمڕۆ لە ئەم فیلمە لە دەرهێنانی کاک بورهانی ئەحمەدی و خاتوو لەیلا باخپیرایە و ڕۆڵی سەرەکی لە ئەکتەری بەتوانای کورد کاک ماهیر حەسەن ڕۆڵی تیاگێڕێت و هەروەها خاتوو شەیما مەلایی و مایدە فەزلیش کە لێرە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون و تەشریفیان هێنا و حوزوریان هەیە لێرە و دواتر ئەگەر پێویست بوو لێدوان لەوانەی وەربگرن ئیشێکی گرنگ و باشەکەن. ئەم فیلمە لە بەرهەمهێنانی هاوبەشی کاک ماهیر و کاک بورهانە و بۆ وردەکاری زیاتری ئەم فیلمە چۆنێتی دروستکردنی بیرۆکەکە و بەشێک لەو شتانەی کە پێویستە لەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە بیڵێ ئەچینە خزمەتی هەردووکیان کاک ماهیر و کاک بورهان و سەرەتا دوای ڕووکردنەوەکەژەوە هەر پرسیارێکتان هەبوو ئەتوانین لە خزمەتان نابین و وەڵامی هەموو پرسیارانەی کە پێویستە بدرێتەوە. دووبارە بەخێر بێن. سەرەتا چمە لای کاک ماهیر و بەگشتی باسی فیلمەکەمان بۆ بکە و بیرۆکەی دروستکردنی فیلمەکە چۆن بۆ بە کورتی پێمان بڕێ. سوپاسیەکەم. زۆر سوپاس. دووبارە بەخێر بێن. من سەبارەت بە بیرۆکەی کارەکەمان فیلمەکەەوە بەجێڵم بۆ کاک بورهان و بۆ کارکردن لەم بەرهەمە ڕاستیەکەی کاک بورهان پەیوەندی پێوە کردم کەەوە سیناریۆشی هەیە نردی بۆ من بۆی بیخوێنمەوانی و قەراردەوە بین وەکو بەرهەمێنان کاری بۆکەین. ڕاستیەکەی من یەکەم جار کە خوێنمەوانی زۆر خۆشحاڵ بووم بە سیناریۆکە چونکە بەڕاستی بابەتێک بوو کە زۆر کەم پەنجەی بۆ براوە بابەتێک بوو زۆر سەرنجڕاکێش بوو باز لە کێشەی کۆمەڵایەتی ناو کۆمەلگای خۆمانیە کرد. بۆیە پێم خۆش بوو هەم وەکو بەرهەمێنان و هەم وەکو ئەکتەریش کە ڕۆڵی تیا ببینم چونکە من پێشتر کە لە 09 ڕۆڵم بینیوە جیاواز بۆ لە کارەکانی من بۆ خۆتان نەزانن زیاتر لە بواری کۆمیدیا و کارەکانی کە کردومە هەمووی کۆمیدیا بووە بەڵام ئەمە بەدەر لە کۆمیدیا بۆیە حەزم کردووە وەکو ئەکتەرێک ڕۆڵی تیا ببینم کە کارێکی جادا زۆر بە بڵین توانایشی باشەوانی هەوڵما کە بتوانم ڕۆڵەکە بەرجەستە بکەم. سوپاسی کاک بورهانی ژەکەم کە منی هەڵبژاردبوو بۆ ئەو ڕۆڵە کاتێکیش کە سیناریۆکەم خوێنەوانێ بێت و دڵی بڕیارممە هەمووەکو بەرەمێنەر و هەمووەکۆش کە ئەکتەر وەک ئەکتەرێک ڕۆڵی تیا ببینم. بەڕاستی ژان یەکێک بوو لەو کارە جوانانەی کە پێویست بوو ئیشی تیا بکرێ. ئێمە هونەرمەندان پێویستمان بەوەیە کە هەوڵ بین کارێ بکەین کە دووبارە نەبوو بێتەوانێ ئەو ئایدیانی کە هەیە مەسەلا دووبارە نەبوو بێتەوانێ. بۆیە ژان یەکێکە لەو چیرۆکانەی کە زۆر هەستیارە زۆر کارێکی جوان و سەرڕاکێشە. من دەستخۆشی لە لەیلا خانمەکەم وەکو نووسەری چیرۆکەکە و هەروەها کاک بورهانی ئەحمەدیش وەکو دەرهێنەر بەو ئومێدەین کەوا توانی بێتمان ئەم بەرهەمەمان جێی سەرنجی بینەرانی ئازیز و خۆشەویست ڕاکێشێت و لە ئاستێکی باشە بینەر بێت بەرەوپیری. ئەمە دوابڕیاری من بووکەوە بتوانین ئەم ئیشە بە ئەنجام بگەێنین. کاک ماهیرجان پێشوی کە بچین لە کاک بورهان ئەم فیلمە 35 خولەکە و
گرنگی نمایشی کورتە فیلم هەرچەند تۆزە لە کورتە فیلم درێژترە تا 39 دقە لە کورتە فیلم نمایشی ئەم فیلمەوە چۆنەتی سەربەخۆ و کردنی فیلم و پیشەسازی فیلم لەسەر ئەمەژەگەر بۆمان بڵێ چۆن ئەم بیرۆکەی کە کورتە فیلم بڕیارەدەن لە سینەمای نمایش بکرێت. ئێمە ئەو کارانی کە کراوە زیاتر بۆ فیستیڤال بۆ نخبەیەک بووانە بەداخەوانێ ینی جوهدێکی زۆر و مادبوونێکی زۆر هەم لە ڕووی مادی و لە ڕووی معنەویوانەیە بینین کۆمەڵی توانای مرۆی کۆماڵی کۆمەڵی هونەرمەندی بەتوانە لە دەرێنەر لە ئەکتەرەکان لە هونەرەکانی تر ماوەیەکی زۆر ماندووە بن بەکارێکەوانێت تەنها بۆ فیستیڤالە بۆیە من بڕیارمە کە لەمە دو کورتە فیلمیش بان مایش پێ بێتە کولتورێک بەڕاستی بینەر زەمبی چییە تۆ کارێک لە فیستیڤالەکانە ئەم هەموو ئیشە جوانەیەکرێ لە دوایەوەی کەوا لە فیستیڤالە ڕۆژێکە یا دوو ڕۆژە نمایشەکرێت و دواتر ئەخرێتە ڕەفەوانی و کەس نایبینێ. من ویسومە لێرەوانەیە کورتە فیلمیش ببێتە کولتورێک و خەڵک و بینەر بێت ئەم فیلمانە ببینن چونکە بەجددی ئێمە ئەگەر بمانەوێت جوڵەی سینەما سز نەبێ ئەو جوڵە بەرفراوانەی کە ئێستا هەیە لە باشوور ئەبێ هەوڵ بۆ ئەوە بین کەوا بەردەوام بێت ساڵی سینەماکان هەمیشە بێبینەر نەبێت و بۆ بەردەوامبوونی ئەم کارانەشمان پێویستمان بەوەیە کەوا کەرتی تایبەت بێنە ناو بوارەکەوانێ بەداخەوانەیە کەرتی تایبەت هەتا ئێستا بیری لەوە کردوتەوانێت کەوا زیاتر لە بواری تەلارسازی و لە بواری شتەجێبوونا کار بکەن بەڵام با جارێکیش وەکو ئەزمونێک بێنە ناو مەیدانەکەوانێ و سینەما بکەنە بزنزێک سینەماش چی کەمتر نییە لە کەرتەکانی تر لە ڕووی بزنزەوانێ بە ئومێدیەوەین کەوا سینەماکاران لەگەڵ بڵێن سەرمایەدارانە لەگەڵ کەرتی تایبەتە بتوانن کەوا بە هاوبەشی کارەکانیان ئەنجام بن. دەستخۆش کاک مەجان کاک بورهانجان جەنابش لەسەر بیرۆکی لەسەر دەرهێنان و لەسەر کارکردن لەگەڵ ئەکتەرێکەوە کاک مایری قسەمان بۆ بکەیت. ڕێز بۆ ئێوە بە سپاس بۆ ئەو کەناڵانەی کەسیان کێشاوە ئەمڕۆ تەشریفیان هێناوە بۆ ئێرە. بیرۆکەی فیلمەکە و سناریۆ فیلمەکە لە واقع هین خێزانمە خانمی لێلا باخپیرە کاوکات لەگەڵ من وەکو دەرهێنەری دووەم لەگەڵ من کاری دەرهێنانی کرد. ڕاستیەکەی کۆمەڵێک سناریست هەیە کە وەکو بڵین مهندسیەکەن ینی ئاوابێ جاوابێ مەسەلەن لە شێوازی سێپەردەی یان شێوازی سیتفیلد یا ئەرەستو یان فلان کەڵکۆڵ وەرەگرن لە هەمان کاتە خێزانم بە شێوازێکی ینی وەکو هەست وەکو ئیحساس یعنی چاوەڕێیەکە کە ئەو بیرۆکە ئەو شتە خۆی بخولقێت ینی خۆی لەدایک بێت کە خۆی لەدایک بوو ئەی بینی ینی شتەکان باوەڕی پێکە ینی شتەکان ژیانە. دوایەوە کە ئەم سناریۆ دروستکوێن ماوەیەک بە شوێنی بەرهەمهێنەرە ئەگەڕین بۆ چەند شوێنێک نردمان قبول نەکرا چەند کەسێکی ئاسایی چەند کەسێکی دۆڵەتی ئیداری بازە شوێنێک گوتیان ئەمە هێڵی سوورە ئەمە ناکرێ ئەوە فلانە یانی ئەتماد ناکرا متمانە نەئەکرا. بەڵام من سپاسی کاک مایر حەسەنەکەم ئەم پیاوە بەڕێز و گەورە بەم دڵە گەورەوە کە نمونەی کەمە یعنی من نەمدیتووە ڕاستیەکەی کەسێک لە گیفانی خۆی ئەو ئاعتمادە بکە کە ببێ بە پرۆدیوسەری فیلمێک کە فیلمی درێژ نییە فیلمی بڵند نییە. ڕاستە ئەم فیلمە کورت نییە چونکە لە فیلمی فیکشنە لە فیلمی چیرۆکبێژە فستیواڵەکان هەتا 15 دقە 20 دقە نهایەتەکەی تا 30 دقە قبولەکەن لەوە کە چوە سەرتەرێتە فیلمی نیوە درێژە. بەڵام بەگشتی چونکە فیلمەکە فیلمی درێژ نییە لەوانەیە نەتوانی تجارەتی پێوە بکەی نەتوانی لە کۆمەڵشتا. بەڵام کاکمایرەوە احتیمادەی کرد کە ڕەچەشکێنیەک بوو و فەرهەنگسازیەک بوو دەستمان بەکارەکە کرد و هەتا ئێستا کە لە خزمەتی ئێوەیە.